سەرەڕای بەڵێنی سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم و هاتنی چەندین شاندی تەندروستی و ڕێگاوبان و دارایی لەسەر ئاستی وەزارەت بۆ قەزای کفری و پێدانی بەڵێنی بریقەدار، بەڵام دانیشتوانی قەزای وەزیران لەمانگرتن و دەربڕینی ناڕەزایەتی بەردەوامن و پێیان نایە ڕۆژی 15ەمەوە. ڕۆژی سێشەممە تیمێکی وەزارەتی تەندروستی هەرێم سەردانی مانگرتوانی قەزای کفری کرد و 3 ئەمبوڵانسیان بۆ نەخۆشخانەی گشتی قەزاکە دابین کرد، بەڵام لە بەرامبەردا مانگرتوان دەڵێن ئەمە بەشێکی کەمی داواکاریەکانمانە و لە مانگرتن بەردەوام دەبین. دابینکردنی 3 ئەمبوڵانس لە کاتێکدا تەندروستی شارۆچکەکە بەدەستکەمی پزیشک و کارمەند و دەرمانەوە دەناڵێت. ئێمە بەڕاستی هەر نەخۆشیێکی بەسیط سووک جاری وایە چارەسەر ناکرێت لەم خەستەخانەی شەید خالد، ڕاوانەی کەلارێکن. ئێمە ئامێرمان نییە، دەرمانمان نییە، کادری توبیمان نوقسانە. ئێستا ئێمە ساڵەیەکی عملیاتمان هەیە، دکتۆری مخەدری نییە. حەقیقەتەن گرفتمان زۆرە، بەڵام ئومێدمان هەیە، چونکە ئەم هەفتەی ئومێدە بەلای ئێمەوە. ئومێدمان هەیە وزارەتی تەندروستی هەموو خاڵەکانمان جێبەجێ بکەن. هاتنمان ڕۆیشتنمان پەیوەستە بە داخوازیەکانمان. چەندە داخوازیەکانمان جێبەجێ بێ ئەوەندە ڕێگای گەڕانەوە بۆ ماڵ ئاسانترێ بێ. سەبارەت بە بەرداوای بوون بەڵێ ئێمە کووتم ئاماژم پێکرد، ئێمە ئامانجەکانمان ئەنی ڕێنیشان دەرمانن بۆمانەوە. وەکەیمە ئامانجەکانمان بەدی هات مانەوەمان هیچ شینێکی نامێنێ، گرنگێکی نامێنێ. کە ئامانجمان بەدی نەهات مانەوەمانە بێتە ئەمری واقع بێتە فەرز بەسەرمانەوە. وەزیری دارایی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم کە لە ژێر فشاری مانگرتوانی کفریدا سەردانی شارۆچکەکەی کردبوو، جگەل لە پشتیوانی هیچ بەڵێنێکی ڕاست و خۆی بە مانگرتوان نەدا. مانگرتوانیش دەڵێن داواکاریەکان ماون و لە مانگرتن بەردەوام. ئێمە تا ئێستاکە چەند خاڵێکمان بۆ جێبەجێ کراوە، بەڵام ئێمە پێمان وایە لە ئاستی داواکاریەکانی ئێمەدا نییە، چونکە ئێمە ڕەنجی زیاترمان کێشاوە، مانگرتنیش بەردەوامە بێ. پێمان وایە کفری لەوە زیاتر پێویستە خزمەتی بکرێت. ئێمە خۆمان بەدەستی خۆمان ئەم شارە تعریب بکەین. بەڕاستی کفری وەکو سلێمانی و هەولێر نییە. ملیۆنێک عەرەب بچێتە هەولێر و سلێمانی تعریب نابێ، بەڵام کفری سنوورە لەگەڵ عێراق و ترسی تعریبوونی لەسرە و حق حکوومەت هەرێمی کوردستان بەجددی لەسەر ئەم خاڵە یعنی کار بکات. بەڕاستی ترسی تعریبوون هەیە. سەرەڕای بەڵێنە بەردەوامەکانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم، بەڵام ڕۆژ بە ڕۆژ بازنەی مانگرتنی دانیشتوانی قەزای کفری فراوانتر دەبێت و ڕۆژانە هەر سێژەمەکەی ڕۆژ لەسەر شەقامنان دەخۆن و شەویش لەوێ ڕۆژ دەکەنەوە. سوورن لەسەر ئەوەی کە چیتر پشتگوێ خستنی قەزاکەیان قبوڵ ناکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای کفری سەر بە ئیداری گرمیان.